لە هەرێمی کوردستان 25 سێپتەمبەر دیاریکرا وەک ڕۆژی ئەنجامدانی ڕیفراندۆم. ئەم پرسەیە لە ئێستادا بۆتە تەوەری گفتوگۆی زۆربەی کۆڕ و کۆبوونەوە کەسیەکان و سیاسیەکان. بەڵام دۆخی سیاسی و ئابووری هەرێم بە بڕوای چاودێرانی سیاسی پێویستی بە باشترکردن هەیە و ناوخۆی هەرێمیش پێویستی بە زەمینە سازی هەیە بۆ ئەنجامدانی ڕیفراندۆمەکە. ڕیفراندۆم مافی هەموو گەل و نەتەوەیەکە کە لە هەر خواست و ئاستێکە کە پێشاتەکان ڕوئێن ڕیفراندۆم بکرێ بۆ ئەو میلەتە کە لە قۆناغێکەوە بۆ قۆناغەکانی تر هەنگاو بنێدیاوەکو پێویستی و زەڕوریاتێکە بێت لەسەر قەزەیەک بۆ ڕیفراندۆمکردن. ئێستا لە مەرحەلەیەدا کە دۆخی پەرلەمان و ئەو وەزعێتانەی کە هەیە لە ناو کوردستانە چاک بکرێ ماڵی کورد یەک بخرێتەوە سەر لە نوێ ئینجا حاڵی بوژاندەوەی ئابووری خەڵک لە ڕووی موچە و داهاتەوە وەک جارانی لێبێتەوە بۆ ئەوەی خەڵک بتوانێت ڕاوەستان بێ ینی هەڵوێستەیەکی جدی هەبێ بەرامبەر بە ڕیفراندۆم. لە ئەزمون کردنمانە لەگەڵ ئەم حکوومەتە یەک بە دواییەکانی کە لە ماوەکانی ڕابردووە حکمی ئێمەیان کردووە ئێمە هیچ ڕۆژێک لە ڕۆژان خەڵکی کوردستان ئەزمونێکی شیرینی نەبووە لەگەڵ حکوومەتە یەک لە دواییەکەکانی عێراقا. بۆیە ئێستا کاتی ئەوە هاتووە بە هەوڵ و هیمەتی هەموو لایەنە سیاسیەکان هەمویان لە چوارچێوەی خیتابێکی کوردستانی نیشتیمانی کۆ ببنەوە کە تایە کۆتایی بەو زوڵم و زۆر و داگیرکەرە بێکە لە مێژە خەڵکی کوردستان بەدەستەوە ئەناڵێنن. هەر لەم چوارچێوە شان بەشانی ئەوە وەکووتمان کارێک بکرێ بارودۆخەکەوای لێ بکرێ کە لەگەڵیا بژێوی خەڵک ببرێتە ئاستێکی بەرتر و دام و دەستگاکانی دەوڵەت سەر لە نوێ جارێکی تر ببوژێتەوە و بە جۆرێک بێکە وەکووتمان هەمومان بە هەستێکی کوردانەوە ڕوبەڕووی سنووقەکانی دەنگدان ببینەوە. مولایەنە سیاسیانەشی کە بەشدار نین لە پرسەکە ئەوانیش دەتوانین بڵین سەرنجام وەکو هەر لایەنێکی تری سیاسی لەبەرەوە نوێنەریان لە کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان هەیە ئەوانش بە هەمان شێوە بەشدارن. بۆیە خوازین تەبایی لە ناو ماڵی کووردا لە تەواوی لایەنە سیاسیەکان کە یەکێک لە خاڵەکان و یەکێک لە بڕیارەکانی دوێنشکە قسەی لەسەر کراوە ئەوەیە کە لیژنەیەک پێک بهێنرێ سەردانی هەردوو لایەنی بەشدار نەبوو لە کۆبوونەوەی دوێنێ بکە. ئەخوازین ئەوە بەرەنجامێکی هەبێ و لەگەڵ ئەوەشدا کە خاڵێک لە بەیاننامەکەیان لە چوار خاڵەکە باس لە قوتی خەڵکەکە کە کاری لەسەر بکرێەوە ئومێدمان هەیە کە ئەم جارە لەبەرەوە بارودۆخی ئابووری هەرێمی کوردستان بە بۆنەی و گرێبەستە نوێیانەوە تا ڕادەیە گۆڕانکاری باش بەخۆیەوە بینێ. ئومێدمانەوێ هەردوو کێشەی لایەنە سیاسیەکان ناکۆکی لایەنە سیاسیەکان و دۆخی ئابووری خەڵکی هەرێمی کوردستان چارەسەر بکرێ تاوەکو گەلی کورد بە یەک دەنگ بەڵێ بۆ ڕیفراندۆم بکات. کاراکردنەوەی پەرلەمان و دەرچواندنی یاسایەک تایبەت بە ئەنجامدانی ڕیفراندۆم و ڕێخستنەوەی نێوماڵی کورد خاڵی بەهێزی سەرکەوتنی ڕیفراندۆمەکەیە. لەگەری چارەسەرکردنی ئەم گرفتانە بە بڕوای چاودێرانی سیاسی زۆربەی ڕێژەی بەڵێ بۆ پرسی ڕیفراندۆم بەدەست دێت. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.